سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شەشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پێیەمەوە بە یارمەتی خۆی گەورە و پاشەناوکارانم بووین و میۆنی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامیتەوە. بەڕێزانم ڕۆژ لەنێو بازاڕی شاری سلێمانی لەگەڵ هاوکاری کامێرەمانم ڕێبوار حامید پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان لەم بەرنمەیەدا دەپرسین لە هاوڵاتیان بۆچی بەرپرسە حیزبیەکان بۆچی بەرپرسە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەم هەموو خەڵکە پسپۆڕ و شارەزایە هەیە، ئەم هەموو خەڵکە ئاقڵ و ڕۆشنبیر و تێگەشتووە هەیە، ئەم هەموو کەسەمان هەیە کە لە بوارە جیاوازەکاندا کەسانی پسپۆڕ و شارەزا دڵسۆزن بۆچی ڕاوێژیان پێ ناکەن، بۆچی پرسیان پێ ناکەن بۆ ئەوەی ژیان و گوزەرانی خەڵک بەرەو پێش بەرن و بۆ ئەوەی میلەتی کورد لە هەژاری و لە نەهامەتی و لە قەیرانەکان پارێزین. ئایا هۆکار چییە؟ و حیزبە سیاسیەکان بەرپرسە سیاسیەکان کەسە سیاسیەکان ڕاوێش بەم کەسانە ناکەن بۆ چوونی ئەم کەسە شارەزانە وەرناگرن؟ ئایا خۆیان لەوان بە عاقڵتر دەزانن یاخود نیەتیان نییە چاکسازی بکەن؟ ئێوەی ئازیز و خۆشەویست بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان با بزانین هاوڵاتیان سەبارەت بەم پرسە ڕاوبۆچوونان چییە؟ فەرمووە پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. ئەم هەموو کەسەمان هەیە کە لە بوارە جیاوازەکاندا کەسانی پسپۆڕ و شارەزا و دڵسۆزن بەرپرسە سیاسیەکان کەسە سیاسیەکان ڕاوێش بەم کەسانە ناکەن بۆ چوونی ئەم کەسە شارەزانە وەرناگرن. بە هیچ شێوەیە پرس بە هیچ کەسێ ناکەن، هەر خۆیان و خۆیان. وەڵا گەراقڵمان نەبووە ڕۆژمان بۆم ڕۆژە ناگەشت تیای نییە لەبەری خۆیان ئەنێ مەسەیتر بن خۆیان لە وەساکەیان بەڵام پێم وایە لەبەر مەسلحەتی خۆیانە کە ئەو کەسانە کە باش بن بیخەنە ئەو شوێنانەی کە کار لەو شوێنانە ئەکەن و وڵات بەڕێوە بەرن خۆیان ئیشەکەیان نەکەوێتە نەنی و سەرۆک سامانێ وڵاتیان بە ئاسانی دەست ناکەوێت. ئەم هەموو خەڵکە عاقڵ و شارەزایمانە لە بوارە جیاوازەکاندا بۆچی حیزبە سیاسیەکان لایەنە سیاسیەکان پرس بەم کەسە شارەزانە ناکەن، پرس بەم کەسە عاقڵانە ناکەن تاکو ژیانی خەڵک بەرەو پێشبەرن و میلەتی کول لە نەهامەتی و لە قات و قڕی بپارێزن. جاوانەگە پرسیان بە خەڵک کردایە وڵاتەوەی لێ هاو بە هیچ شێوەیە پرس بە هیچ کەسێ ناکەن، هەر خۆیان و خۆیان. باشە هۆکارەکە ئەوەیە خۆیان لە خەڵکانی تر بە عاقڵتر دەزانن یان نیەتیان چاکسازی نییە؟ ئەوان چاکسازی ناکەن برام، چاکسازی چی؟ خۆیان لە خەڵک بە عاقڵتر دەزانن بەس وان نییە، بە تاکید وان نییە. تۆ پێت وایە گەڕاو بۆ چوونی خەڵکی شارەزا و پسپۆڕ وەربگرن، خەڵکی عاقڵ خەڵکی ڕۆشەمی وەربگرن ژیانی خەڵک باش بێت؟ بە تاکید 100% باش نایکەن. دەسەڵات نییە گەنێژی کە چی لێەکەی وەڵا ئەوانەی کە ڕازبنی تر تاوان لە مەسلحەتی ئەوانە نییە کە ڕاو پرس و ڕایان پێ بکەن و پێت وایە بەرپرسە سیاسیەکان خۆیان لەو کەسانە بە عاقڵتر بزانن یاخود نیەتی چاکسازی و باشکردنی ژیانی خەڵکیان نییە؟ نیەتی چاکسازیان نییە ناوەڵا لە بەرنامەیانە نییە. ئەگەر هاتوو پرسیان مەم جۆرە کەسانە کرد پێت وایە ژیانی خەڵک باش بێت؟ ئەی بەتاکید خەڵکی شیا و بخەنە جێگەی شیا تەواو ئەو کەسانەی کە تۆ باسەکەی نییە. چۆن نیمانە چەندین کەسمانەی لە بواری نەوتە خەبیرە، چەندین کەسمانەی لە بواری ئیدارەیە خەبیرە، چەندین کەسمان هەیە ئەزانین چۆن نازانین. چۆن نەزانین کێزەناسی کاوە خەبیر بێت؟ بەڵێ خەڵک زۆرە ناسین، خەڵکە مامۆستای جامیعەمان هەیە دکتۆرای هەیە لە نەوتە، دکتۆرای هەیە لە قانونە، دکتۆرای هەیە لە بەڕێوەبردنە، دکتۆرای هەیە لە ئیدارەدانە، دکتۆرای هەیە لە بۆچی بەزنەوت بۆچی بەزنەوت تۆش بۆچی وەکو پەیامنێری هاتووی بەس لەسەر بنەوت هەمووی لەسەر نەوتە تۆ بە ئام باسی ئامەکەی من باسی گشتی ئەەکەم بەڵام ئەمەکو نمونە پێێتیاڵم من چەند نمونەک بێوتی لە بواری یاسا لە بواری ئیدارە لە بواری نەوتە لەوەتەی ئەم گۆیزەویە دروست بووە تێگەی 124,000 پێغەمەری بووە تۆ بۆ تەواوی بەشەریەت باشە لەم کوردستانی تۆ یا 130,000 مامۆستا هەیە ئەوە حاڵی پەروەردە و تەلەبەکانتە 100,000 مهندیزەوە حاڵی ڕێگەوبان و جادوبانەکانتە حاڵی باڵەخانەکانتە زۆر باشە منی پرسیارەکەم ئەم هەموو مەحامیە دێ ئەوە بڕ لە سژن بڕ ناو سژنەکە پرسە
بزانە زەلام هەیە خۆشی نازان لەسەر چی گیراوە زۆر باشم پرسیارەکەی من ئەمەیە ئەگەر ئەم خەڵکە شارەزایانە کە تۆ باسی لێوە دەکەیت پرسیان پێ بکرێت ڕاوێژیان پێ بکرێت هیچ لەمەسەر ناگۆڕێ هیچ کەسمانتیان نیە هەمووی کەس نازانێت چۆن ژیانی خۆی ئەگوزانێت پلانی بۆ عایلی خۆی نییە یعنی پلانی بۆ حکومەت میلەتی بۆ بەڕێوەبەرێت لە جاری خاصن لە سلێمانی حەتیان نییە هەمووی نییە دوای کەلیمەی سەقافەت کە تۆ پێ بڵێن موسەقەفە ئیتر ئەم کەسە تەواو هەر ئەو کەلیمەیەوێت ئێسم بە تۆڵە موسەقەفە پەیامنێرە و کەسێکی سادەیە و تێگەی ئیتر تۆ ئەوە زۆر پێخۆشە هیچ شتێکی تر نییە چەندین کەسی شارەزا و عاقڵ و لێهاتوو ڕۆشنبیرمانەیە لەم هەرێمی کوردستانەیە بۆچی بەرپرسە سیاسیەکان حیزبە سیاسیەکان لایەنە سیاسیەکان ڕاو بۆ چوونی ئەم جۆرە کەسە عاقڵ و شارەزانە وەرناگرن بۆ سیستەمی حکومڕانی بەکاریان بێنن تاکو ژیانی خەڵک بەرەو باشتر بڕۆ وڵعیزاتان پرسیار لە خۆیان بکەیت هاوڵاتیەکی ڕاو بۆ چوونی چیە لەسەر ئەمە وڵای بڵند فیش بەدەستێمە هەیە ئەگەر هاتوو پرسیان بەم جۆرە کەسانە کرد پێ دوایە ژیانی خەڵک خۆش بێ ئارەوەڵاگە پرس بە خەڵەکەن ژیانی خەڵک خۆشە بێ بەتەشیت ئەی هۆکارەکە چییە نیەتی چاکسازیان نییە یاخود خۆیان لەوان بە ئاقڵتر دەزانن مەیلیان لێ بێ بە 24 ساعتەوی چاکەن ئیرادیان هەبێ ئەگەر نەش بە هیچ ئیرادیان نییە نەخێرنەوەڵە باوەڕ ناکەم وڵی هۆکاری ئەوە ئەگەڕێتەوە بۆ چەند شتێک یەکێک لەوانە مادیە یعنی ئەگەر ئەوان بخەنە ناو مۆزوعەکەەوە خۆیان لە دزی و لە جینی نەوت و جینی پارە و ئەو بانقانی کە پارەکانی خۆیانی تایە ئەوانە نامێنێ کە ئەوانە نەما بۆیە پرسیان پێ ناکەن هۆکارەکە ئەوەیە ئەگەر پرسیان پێ بکرێ پێ دوایە ژیانی خەڵک بەرەو پێش بڕۆ بەتاکیت ئەوە کە گومانی تیانە ئەگەر کەسی شیاو لە شوێنی شیاو بێ ئەم وڵاتەوای بەسەرایە خۆیان لەوان بە ئاقڵترە زانن یان نیەتی چاکسازیان نییە نیەتی چاکسازیان نییە ئەوە ئەگەر نیەتی چاکسازیان هەبواە کۆبوونەوە لە دوای کۆبوونەوە ناکرێت لەبەرەوەی ئەم کۆبوونەوە بۆ ئەو کۆبوونەوەی ترەکەنە کۆبوونەوە بۆ دانیشتێکی تر هەمیشی کات بەسەربردنە هیچی تر کات کوشتنە بەتاشێت لە نێو کوردستاندا چەندین کەسی شارەزا و پسپۆرمان هەیە لە بوارە جیاوازەکاندا چەندین کەسی ڕۆشنبیر و عاقڵمان هەیە پێ دوایە بۆچی لایەنە سیاسیەکان حیزبە سیاسیەکان کەسە سیاسیەکان ڕاوێژ بەم جۆرە کەسانە ناکەن بۆ شێوازی بەڕێوەبردننی هەرێمی کوردستان و خۆشتەکردنی ژیانی خەڵک ئەزانین چۆنە برا ئێسەوای لێ هاتووە هەر کەسێ کە یعنی سەر بە خۆیان نەبێ حیزبی نەبێ ڕاوێژی پێ ناکەن ئیشی پێ ناکەن بەڵام ئەوەی کە خۆیان سەر بە خۆیانە و جۆڕایاڵی خۆیانە ڕاوێژ بۆ ناکەن خەڵکی باش لێرە ئیشی پێ ناکەن ڕاوێژی پێ ناکەن خۆ لەناو هەموو حیزبەکانیشە خەڵکی پسپۆڕ و شارەزامان هەیە ئەو خەڵکانە کە دەم و پلیانەیە خۆ لە پێشبرن حەزان لە ماستاوی زۆرە ئەوانە ئیشارە ڕۆکاک ئەوانە خۆیانە بەنە پێشەوە لایەنە سیاسیەکان خۆیان بە ئاقڵتر لەو کەسە پسپۆڕ و شارەزانە ئەزانن یان نیەتی چاکسازیان نییە ئەسڵەن نیەتی چاکسازیان نیە ئەسڵەن نیەتی خزمەتیان نیە لە وڵاتەیە ئەگەر نیەتی خزمەتیان هەبوایە قەت بەرژەوەندەکانی خۆیان پێش بەرژەوەندی خەڵک ناخن ئەوە سەیری گوزەران و حاڵی ئەم خەڵکیان کردایە خەڵکەوەم قوربانیە خەڵکەوەم و تەسحیە لە پێناوی چیە لە پێناوی ئەم ڕۆژایە منێکیان خۆم کە پێشبەرگەی دێرینم ئەم ڕۆژە بزانەوە لە حەیات مەچەکی پێشمەرگاتی مناکە دەشان تێکی برا بەڵام خەڵک نێزانانی ئەم ڕۆژە ئاوای لێ ئاخر لەبەرەوەی وڵاتەکەمان کەسی نەزان بەڕێوەی دەبا کە کەسی نەزانیش بەڕێوە بەرێ پرۆفیسۆرەکانەوەی کە تۆ باسییانەکەی و نەبن ئەوە لەبەر ئەوە کارەیە خۆی کەسی نەزان بە دوای کەسی نەزانە ئاگەڕێ لەم وڵاتی ئێمە کە تۆ دەیبینی لە هەر دایرێکە لە هەر شوێنەکەی بینی کەسی شیاو لە شوێنی شیاو دانادرێ بۆی ئەم وڵاتی ئێمە ژێران بوو یعنی تۆ سەیرێکە وەزیری هەر دارەی کارەبا ئەگری وەزیری پەروەردە ئەگری وەزیرێشکا ئەگری لە ڕێی حیزبەکەیەوە دانادرێ یعنی شوێنی ئەو شیاوی شوێنی ئەو شوێنە نییە شیاوی ئەو شوێنە نییە ئەو دایناوە بۆیە وڵاتی ئێمە بەڕاستی کەسی شیاو لە شوێنی شیاو دانادرێ کەسی پرۆفیسۆر لە شوێنی ئەو شوێنانە دانادرێ یعنی ون کراون لە وڵاتی ئێمە بە تایبەتی وڵاتە ئەوروپیەکان دەگەڕێن بە دوای کەسی زیرەک و دەیبەنە دەرەوە لەم وڵاتیان ناڵن بمێنێ بۆیە ئەم وڵاتی ئێمە بەڕاستی ئاوای لێبێ بڕوخێ کەسی زیرەک و کەسی بەتوانە لەم وڵاتیان ناڵن سەر هەڵدا بەڕای من ئەوە ئەگەرێتە سەر بەرپرسانی ئەم وڵاتە
چکەوان نایانەوێ هیچ کەسێک لەسەری خۆیانەوە بێت تا خۆیان وەستا بن پێم وان نییە ئەوان لە هەوڵا بن کەسی شارەزا و لێ هاتوو بێنن بۆ چارەسەرکردنی کێشەکان جارێ ئەوان لە ململانی سیاسی خۆیان ناتونەتە دەرەوە تا بە دوای کەسی شارەزا و پسپۆر و لێ هاتووە بگەڕن بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەم هەرێمە ئەم قەیرانی ئەم هەرێمە کە تێی کەوتووە کەواتە لایەنە سیاسیەکان حیزبە سیاسیەکان بەرپرسە سیاسیەکان خۆیان لەوان بە عاقڵتر دەزانن یاخود نیەتی چاکسازیان نییە بەڕای من نیەتی چاکسازیان نییە ئەگەر نیەتی چاکسازیان هەبێ پێسە کەسانی شارەزا و پسپۆر بۆ لێ هاتوو بێنە ئەو وارە بۆ چارەسەرکردنی و قەیرانەی کە لەم هەرێمە ڕوویاوە ئەگەر هاتوو ئەو جۆرە کەسانە پرسیان پێکرا ئیشیان درایە دەست پێ دوایە ژیانی خەڵک بگۆڕێ بێگومان بەس بە شەرتێک کە دەستی حەزبی لە پشتەوە نەبێ ینی بێلایەن بن بێلایەن بێ ئەگەر حەزب بەشداریکە هیچ شتێک ناکرێت چکە تا حەزب وەستا بێ تا سەرکردایەتی حەزب وەستا بێ بڕوا ناکەم هیچ چاکسازێک لەم هەرێمە ڕوو بدات هاوڕێیەکەم کە بۆ خوێندنی ماستەر چ بوو بۆ وڵاتی هندستان تا لە بواری دەروونناسیدا ماستەر بهێنێت بۆی گەڕامەوەتی لە وڵاتی هندستان بووم سەرقاڵی خوێندن بووم هەڵبژاردننی نێو ئەو وڵاتە کرا حیزبە سیاسیەکانیش هاتن بەناو زانکۆکانە ئەگەڕان تا بزانن ئەو کەسانەی کە پسپۆڕن لە بوارە جیاوازەکاندا ئەو کەسانەی کە دکتۆرایان هەیە ئەو کەسانەی کە پرۆفیسۆرن لە بواری نەوتە لە بواری بەڕێوەبردنە لە بواری پەروەردەیە لە بواری یاسادا بە دوای ئەم جۆرە کەسانە ئەگەڕان تەکلیفێکی زۆریان لێ ئەکردن تا ڕازی بن ببنە کاندیدی ئەو حیزبە بۆ ئەوەی لە پەرلەماندا بۆ ئەوەی لە ئەنجومەنی حکومدا بۆ ئەوەی لە نێو حکومەتدا کەسانێکی پسپۆڕ و شارەزا بن کەسانێک بن خەبیر بن لەو بوارانەدا تاکو ئابووری وڵاتی هندستان و پەروەردە و یاسا و هەموو ڕووەکانی دیکە بەرەو پێش بەرن ئەو هاوڕێم باسیەوەیە کرد لە هندستاندا ئەم جۆرە کەسانە زۆر ڕێزان لەدەگیرێت کە پسپۆڕی بوارە جیاوازەکانن ئەو کەسانەی کە دکتۆرایان هەیە ئەو کەسانەی کە پرۆفسۆرن ئەو کەسانەی کە شارەزایەکی چاکیان هەیە ئەم جۆرە کەسانە دەبنە کاندیدی کۆمەڵی حیزب لەسەر دەستی ئەم جۆرە کەسانەدا وڵات بەرەو پێش دەبن بەڕاستی ئێمەش گەر بمانەوێت هەرێمی کوردستان بەرەو پێش بەرین لە سیستەمی حکومڕانیدا لە هەموو بوارە جیاوازەکاندا وەکو هاوڵاتیان ئاماژیان بۆ کرد دەبێت کەسانی شیاو لە شوێنی شیاو بن کەسانی پسپۆڕ لە بواری پسپۆڕی خۆیانەدا بڕێن ئەو کاتە ئێمە دەتوانین بڵین وڵاتێکین بەرەو پێش دەڕۆین ژیانی خەڵک دەگۆڕێت بۆیە بە پێی بۆچوونی هاوڵاتیان هەتاوەکو کەسانی شیاو لە شوێنی شیاودا نەنرێن هەتاوەکو ڕاوێژ و پرس بە کەسە پسپۆڕ و شارەزاکان نەکەن لە بوارە جیاوازەکاندا چاوەڕێ نەبین سیستەمی حکومڕانی هەرێم بەرەو پێش بڕات و ژیانی هاوڵاتان بەرەو پێش بڕات ئێمە هیوادارین لە ئێستاوە کەسە شیاوەکان لە شوێنی شیاودا بنرێن کەسە پسپۆڕەکان پرسیان پێ بکرێت لە بوارە جیاوازەکاندا تاکو ژیانی خەڵک بەرەو پێش بڕات و لەم نەهامەتیە کە خەڵکی تێکەوتووە ڕزگارمان بێت ئینشاءالله ئەم هەموو کەسەمان هەیە کە لە بوارە جیاوازەکاندا کەسانی پسپۆڕ و شارەزا و دڵسۆزن بەرپرسە سیاسیەکان کەسە سیاسیەکان ڕاوێش بەم کەسانە ناکەن بۆچوونی ئەم کەسە شارەزانە وەرناگرن بە هیچ شێوەیە پرس بە هیچ کەسێ ناکەن هەر خۆیان و خۆیان وەڵا گەراقڵمان نەبووە ڕۆژمان بۆم ڕۆژە ناگەشت تیای نییە دەبری خۆیان ئەنێ مەسەیتر بن خۆیان لە وەساکەیا بن بەڵام پێم وایە لەبەر مەسلحەتی خۆیانە کە ئەو کەسانە کە باش بن بیخەنە ئەو شوێنانەی کە کار لەو شوێنانە ئەکەن و وڵات بەڕێوە بەرن خۆیان ئیشەکەیان نەکەوێتە نەنی و سەرۆک سامانیان وڵاتیان بە ئاسانی دەست ناکەوێت خۆی لە کوردستانە حتا حیزب وەسابێ کەس بۆی نییە یان داخوری سیاستکە یعنی چۆن بڵێ بێتە کای حکومڕانیەوە ئەتوانین حیزب بە هەبێ قەیچێکا بەڵام ڕاوێژ بە خەڵکی پسپۆڕ و شارەزا بکرێت تا ژیانی خەڵک بەرەو پێش بڕوە ئاخر خۆی ئەوە لە سەرکردەکانەوە گەڕێتەوە سەرکردەکان هیچ بوارێکیان بۆ خەڵکی مەدەنی نییە یا خەڵکی بڵێ بێلایەن یا خەڵکی پسپۆڕ و شارەزا لەبەرەوەی ئەوانەی کە خۆیان بیانوێ دایانێن و نێشانوێ
کێشان نییە مشکیان نییە ئەوان خۆیان لە خەڵکە پسپۆڕەکان بە عاقڵترە زانن یان نیەتی چاکسازیان نییە وەڵای نیەتی چاکسازیان نییە ئەگەر هاتوو پرس بەو جۆرە کەسانە کرا ژیانی خەڵک بەرەو پێشەڕوا ئەی تەبعا تۆ لەکوێ زەلامێ زانابێ زەلامێ هیچ نەزانێ کامیان ئیشەکە بۆ بکە خۆش دیارە شتەکان لە هەرێمی کوردستانە چەندین کەسی پسپۆڕ و شارەزامانەی لە بوارە جیاوازەکانە بۆ سیستەمی حکومڕانیکردن لە هەرێمی کوردستانە خەڵکی عاقڵ و شارەزا و پسپۆڕ لە بوارە جیاوازەکانە پێ دوایە بۆچی لایەنە سیاسیەکان حیزبە سیاسیەکان حکومڕانە سیاسیەکان بۆچی پرس بەم جۆرە کەسانە ناکەن تا ژیانی خەڵک بەرەو پێش بەرن لایەنە سیاسیەکان ئەگەر پرس بەو جۆرە کەسانە بکەن بەتەکیدەوە زەرەری خۆیانێ بێت چونکی ئەو قەنجازەی کە ئانەوێ بیکەن دەچێتە جوفانی چەندین کەسەوە بەس ئەوانە نانەوێت بچێتە جوفانی چەندین کەسێکەوە بەتەنیا خۆیان بەڵام پێم وایە لەبەر مەسلحەتی خۆیانە کە ئەو کەسانە کە باش بن بیخەنە ئەو شوێنانەی کە کار لەو شوێنانە ئەکەن و وڵات بەڕێوە بەرن خۆیان ئیشەکەیان نەکەوێتە نەنی و سەرۆت سامانێ وڵاتیان بە ئاسانی دەست ناکەوێت هەرەوە شتەکەیە ئەگەر پرسیان پێ بکرێ ژیانی خەڵک بەرەو پێشەڕوا باشە بێ ئەرەوڵا باشترە بێت خۆشیان ئارەزویان بێ بە هەفتەیە چاکیەکەن بەس ئارەزوو ناکەن عینادی حیزبایەتیە نا هیچ نە قەیرانەیە نە هیچ شتێک نییە من پێم وایە قەیرانی دارایی نییە کەمێکە بەو شێوەیە نییە کە خۆیان باسیەکەن ئەگینا ئێستا کەسێکی وەکو من 23 ملیۆن پاشەکەوتی موچەمە 500,000 مێنێ بە 4 مناڵەوە ئەویش بە 3 مانگ 2 مانگ 2 مانگ جارێک 3 مانگ جارێک ژیاناوە چێتە سەر نیەتیان نییە نیەتیان نییە من پێم وایە نیانە لە هەرێمی کوردستانە چەندین خەڵکی عاقڵ و شارەزا و پسپۆڕمانەیە لە بوارە جیاوازەکاندا پێ دوایە بۆچی لایەنە سیاسیەکان حیزبە سیاسیەکان پرس بەم جۆرە کەسانە ناکەن تاکو ژیانی خەڵک بەرەو پێشتر و باشتر بڕوە هەموو ئینسانێک لە حیاتیا بە دوای مەسلحەتی خۆیان ئەگەڕێ ئەگەر تۆ پرۆفیسۆر بی من کابراایکی نەخوێنەوار بم لە نەخوێنەوارەکەی خۆم ئیسفادەیەکی باش بکەم پرسم بۆچی بە تۆیە کە بیبی بەبرا بەشم مەسەلە بەرژەوەندی هەموو ئینسانێک بەرژەوەندی لا شتێکا بێ حساب بە وەرژەوەندی کەسی کە ناکە ئەگەر هەچی جیهەتێک لەم ئەرزا حسابی بۆ میلەت بکردایە یعنی بەرژەوەنی خۆی بخسایەتە ئەولاوە بەرژەوەنی قەومەکەی یا هاوپیشەکەی یا هاو زمانەکەی یا هاوڵاتیەکەی بەکار بێنایە هەڵبەتە پرسیشی بەوی کە ئەکرد و ڕاوێژی بە لە خۆی ئاقلتری ژەکرد بەدەپێناوی بەرژەوەندی خۆیان نایەوە کەس بێ بە شەریکی کەواتە هەر ئەو مەجموعەیە کە خۆی بەرژەوەندی لەو بەشا هەیە پێویستی بە ڕاوێژکردنی کەسی ئاقل و پسپۆر نییە ئەمە هۆکارە هەر هۆکارەکە هێرەوەی چۆن بتوانین ئەم قەناعەتە بگۆڕین ئەو قەناعەتە بە عەقلێک ئەگۆڕێکە ئەو عەقلە خۆی بێتە سەر ئەو بیر و باوەڕە کە ڕاست نییە ئەگەر لە ڕۆژێکا قەناعەتی کرد خۆی ڕاست نییە واتە گۆڕانکاری لە عەقلیا دروستە بێ ئێستا شێت بۆچی شێتە لەبەرەوەی نازانێت کە شێتە هەچ کاتێک شعوریاتە سەر خۆی زانی شێتە و کاتە شێتیەکەی نامێنێ عەقڵە بێ لەبەری خۆیان ئەنێ مەسەیتر بن خۆیان لە وەساکەیا بن ئەوە نییە ئەنی بەرژەوەندی تایبەتە ئەی تەوا ئەی کابرا هەمیش مەکتەبی سیاسی مەلاین دۆلاری بێ سەد چۆنێ لە من و تۆ بین و بێ لە مەسلحەتی بێ ئەگەر ڕایش بە کەسی پسپۆڕ بکرێت ژیانی خەڵک گۆڕێ 100% چۆن نایرێت تۆ پسپۆری لە بوارە من ێستا لەم تو هیچ نازان کە هاتم دەستم تێکرد تێکشێم تۆ لە چیا شارەزای من لە ئیشی خۆمایەکەم منیش بۆمە لە ڕاگەان نەشارەزام کەواتە ئەگەر من بێمە ڕاگەاندنەوە تێکشێم خۆ چاشی ناکەم لەبەری لی نازان بەڵام تۆ لی ئەزانی منیش بێمە ئیشەکەی تۆ تێکیم بیزڵە دوایە چۆن بتوانین عەقڵەتە بگۆڕین بە جۆرێکە وا بکەین کە کەسە پسپۆڕەکان بێنەکایەوە وەڵا ئەوە بێت خەڵکەکە خۆی دەنگ بەوانە بکە پسپۆڕن نەگەر بە حیزبەکانی خەڵکی مستەقیلی خۆی ترشەکات و دەنگی باتی ببن باشن وەڵای لەوە چە لە ئەنگری خۆی نەبێ یاخود ئەو قسانەی کەوانەیەکەن بە دڵیان نەبێ ئەو لەبەر ئەوەیە ڕاو بچناوە وەرناگرن بە دڵی ئەوان هەڵسوکەوت ناکات دڵێ بەڵێ پێ دوایە ئەگەر هاتوو کەسە شارەزاکان خرانە بواری حکومڕانیەوە پرسیان پێکرا ڕاوێژیان پێکرا ژیانی خەڵک بەرەو پێش بڕۆ ئەی تەبعاً تۆ کابرا پسپۆڕ بێ لە شتێکە کابرا بڵێن لە قەزەی تیجارەتە ئەگەر بیخێتە شوێنەکەی خۆی تەبان دڵسۆسرە بێ لێزانترە بێشتی باشترێنە بۆ وڵاتە بەڵام کابرا ئەگەر بڵێن وەکو توجارەت و کەسابەت لە شتەکە نەزانێ لەوە چێش پرس بە کەس نەکات چێ لە دەرەوە شتێکێنێ هەم لە دەرەوەی خەڵەتێن وەکو خەڵەتانن هەم کەەوە شەی کێنێنە بۆ ناو
وڵات و بۆ ناو میلەتەکەی خۆی شتێکی خراپیان بەسەرا و خەڵکەکە زەرەرەکە و میلەتەکە هەمووی بە عام هەمی زەرەرەکە کەواتە هەتا پرس بەم جۆرە کەسانە نەکەین چاوەڕێەوە نەبین کە ژیان خۆش بێت طبعا شوێنی هەڵێر کەسی شیاو بە شوێنی شیاو تۆ لە قەزەی ڕاگەاندنا شارەزای بەڵام لۆ چە من شارەزا نەبم وایە کابرا لە قەزەی سیاسیە ئەگەر سیاسەکانمان عاقلانە بیرکەنەوە ئێمەژە کۆ وڵاتانە خۆشەژین کابرا لە دووبەیە لەسەر ئەو بیابانەیە بۆ توانێژە باشە دروستکە بۆ میلەتەکەی ئێ بۆیەوە نەتوانین وایە حتمان هەرەوەیە ئەوەیە کە کەسی شیاو شوێنی شیاوانیە هیوادارین کاربەدەسان ئەوڕێ لە میلەتە بنەوە تۆزە چاوێکیان بە میلەتا بخشێتەوە ئەم میلەتەش ئاهێکی بە بەرابێتەوە وەکو هیچ دەمێ بە ڕوبێکی وڵاتان بژین ها بە ڕوبێکی زۆریش نە ئەگەر هاتوو ڕایۆژ بەم جۆرە کەسانە کرا پێ دوایە ژیانی خەڵک بەرەو پێش بڕوا خۆش بێت بەڕاستی چۆن کەسی تۆ کەسێک لە ڕووی ئەخلاقەوە لە ڕووی دینەوە لە ڕووی علمەوە لە ڕووی ئەو شتانەوە لەم شوێنانە دانرێ بەڕاستی لە هەموو ڕوویەکەەوە تۆ پێشکەوتووە بی بەڵام تۆ سەیری ئەو وڵاتە ئەوروپیانەکەی دانەوێت لەم وڵاتەی کە تۆ دەیبینی وڵاتی ئیسلامی وڵاتێکی ئیسلامیە دانەوێت ئەو کەسە زیرەکانە لەم وڵاتیان نەمێن بۆی وڵاتی ئیسلامی بە حەقەت داڕوخێت نێڵن کەسی زیرەک و چاک لەم وڵاتەیە بمێنێ ئەگەر بێت و ڕاوێژ بۆ جۆرە کەسانە بکەن ڕایان وەربگرن بۆ چوونە وەربگرن پرسیار پێ بکەن پێ دوایە ژیانی خەڵک خۆش بێ بڕوان ناکەم کەسێکە بێت لەم وڵاتەیە بە سیاسی و بە غێری سیاسیوانێ لە بەرژەوەندی و لە چاکی ئەم وڵاتە کارکە هەر هەمووی بۆ بەرژەوەندی تاکە شخص بۆ خۆیانە بۆ بەرژەوەندی بنەماڵەکان و خەڵکانی چواردەوری خۆیانە لە بەرژەوەندی ئەم میلەتە و لە بەرژەوەندی خەڵکی هەژار و نەداری ئەم میلەتە کار ناکەن خەڵک جاران قوربانیە خەباتێکی بۆچی بۆ ئازادی و بۆ نەجاتبوونی ئەم خەڵکە لەم زوڵم و سیستەمەی کە حکومەتی باس ئەیسەپان بەسەرمانە بەڵام میسێ خەڵکی وەی لە هاتووە ئاوات بۆ ئەو ڕۆژە خوازێکە خەڵق خۆی بوو بەس لەو ڕۆژە نەجاتی بێ ئێستا تا خەڵکی وایە ئاواتە خوازێ بۆ ڕۆژە ئەگەر لەو پەڕی بێ ئومێدی و ناومێدیان نەبێ ئاوات بۆ ڕۆژە خوازێ ئەسڵان نەوەڵە ئەنگ تۆ پێت وایە خەڵکی عاقڵمان نەبێت نەوەڵا گەر عاقڵمان نەبووە ڕۆژمان بۆم ڕۆژە ناگەشت تیای نییە هەمووی درۆزنە یا دزە هەمی هەر ئەوەیە ئەگەر میلەتەکە دز نەبێت عاقڵ بێت حکومەت ئەو پیاوەنی حکومەت لە خۆمانە ناتوانێت وا بکات هەر کەس ئایسە نییە تۆ لە چەپڵە لێ 100 نەفەر بە دواتە چەپڵە لێە تۆ ڕاکە هەمی بە دواتە ڕاکە نازان تۆ بۆچی چەپڵە لێە تۆ بۆ ڕاو کرد هیچ گوێی لەوە نییە حەد چاو لە تۆ بزان تۆ چیەکەی خۆ پیشاندانەکەی خۆ پیشاندانێک کرد یعنی ئەو پەڕی تووڕەبوونە کە توای تەسەر جارە ئەو پەڕی تووڕەبوونی هەیە سێڵفی ئەگرێ و هەڵەپەڕێ و پێ ئەکەنێ و ئەمە حاڵی ڕۆشنبیرەکانی ئەم کوردستانەیە بەڕێزت پێت وایە ئەگەر ڕاو بۆ چوونی کەسی پسپۆڕ و شارەزا وەربگرین لە بوارە جیاوازەکاندا ژیانی خەڵک بگۆڕێ بەڵام پێم وایە کەسانی زۆر زیرەگەی لە وڵاتە کەسانی شیاوە ینی وەکو مامۆستا وەکو خۆ دێسەوتێ پارێزەر محامی اینجا ئەنواعی تر مامۆستا مامۆستای زانکۆکان زۆرن بەس هەموویە گەڕێتەوە بۆ یەکشت ئەم کەسانە کە زیرەکن دیار نین هێزیان نیە و دەسەڵاتیانێ بەس بۆ ئەوە ئاگەڕێتەوە هیچی تر بۆیە ڕاوێشیان پێ ناکرێت و پرسیان پێ ناکرێت ئەگەر پرس بەمانە بکرێت ژیانی خەڵک گۆڕێ لە 100%. ئەی باشە هۆکارەکە ئەوەیە کە بەرپرسە سیاسیەکان خۆیان بە عاقڵتر ئەزانن هێزی چەکداری هەبوو لەگەڵتان باشە بەس بۆ ئاگەڕێت هۆکار ئەوەیە بەرپرسە سیاسیەکان خۆیان لەوان بە عاقڵترە زانیان نێتی چاکسازیان نییە وڵایە لە هەموو کەس باشترە زانن ئەوانی کە لە دەسەڵاتن لە هەموو کەس باشترە زان نقطەی زۆعفی وڵاتە چییە پارەیە موچەیە نازام چی ئەو شتانەیە کە سەرەتای ترین شتی خەڵکە کە بڵێن بژێوی خۆی بەڕێوەبەرێ هەموو شتەکان نەزانن بەس نایکەن نیەتەکە نییە نیەتیان نییە بە هیچ شێوێ چاشکەن مناڵێکم لەت کە جوۆیەکی پێوەیە بە هیچ شێوێ سێ دەفتەرەوێ ئەمەوێ عملیاتی بکەم کابرا پێ عیب بچێتە ماکتە بەڕاستیەکەی ئەلێ خەڵکەکە گاڵتەم پێکەن ئەلێ بێجووی ئەمە شتێکی ناشینە بۆ من کە مناڵێکی ئاهوایی وەراملاوە مناڵێکی ئاهوایی کابرا هەزاران شوێنیشم پێ کردووە چوومەتە مەکتەبەکەی هێرۆخان چوومەتە مەکتەب سیاسی لە مەکتەب سیاسیەوە بڕۆ ماڵبەندی یەک لە ماڵبەندی یەک هیچ مەسئولیت جوابت ناداتەوە چی لە مناڵە بکەیت ئەمێ عملیاتێکی بۆ بکەم عملیاتێکی سێ دەفتەری دوو دەفتەریە ئەمێ جوێیەکی بۆ دانێمەوە بە دەری کابرا ئەگەر کونیش نەکرێ قەیناکە با هەر جوێیەکەی پێوە بێ ئەو لایەنە سیاسەکان مناڵەکەی خۆیان وابێ لە ڕۆژێکە
نتوان 250 بدەنە مناڵەکان قبولەکەم خۆیان مناڵەکان چیان لێ دێ ئەو کاتە کە من 250 نتوان بدەمە مناڵە یان تو لە یەک تاکە هۆدای بی مانگی 100,000 بدەی بێزگە لە ئەو کاربا و هینەکەت کرێمۆلی دەکەت. ئەگەر پرس بە خەڵکە پسپۆڕ و شارەزاکان بکرێت پرس بە خەڵکە ئاقلەکان بکرێت پێ دوایە ژیانی خەڵک بگۆڕێ ئایچوم ئارەوەڵە بەتەکیت. ئەم هەموو کەسەمان هەیە کە لە بوارە جیاوازەکاندا کەسانی پسپۆڕ و شارەزا و دڵسۆزن بەرپرسە سیاسیەکان کەسە سیاسیەکان ڕاوێش بەم کەسانە ناکەن بۆ چوونی ئەم کەسە شارەزانە وەرناگرن بە هیچ شێوەیە پرس بە هیچ کەسێ ناکەن هەر خۆیان و خۆیان وەڵا گەراقڵمان نەبووە ڕۆژمان بۆم ڕۆژە ناگەشت تیای نییە لەبەری خۆیان ئەنێ مەسەیتر بن خۆیان لە وەساکەیا بن بەڵام پێم وایە لەبەر مەسلحەتی خۆیانە کە ئەو کەسانە کە باش بن بیخەنە ئەو شوێنانەی کە کار لەو شوێنانە ئەکەن و وڵات بەڕێوە بەرن خۆیان ئیشەکەیان نەکەوێتە نەنی و سەرۆک سامانێ وڵاتیان بە ئاسانی دەست ناکەوێت. بەڵێ ئەمە ڕاو بۆ چوونی هاوڵاتیان بوو لەسەر ئەو بابەتەی کە خستمانەڕەوە هاوڵاتیان پێیان وایە بۆیە زۆر جار حکومەت و بەرپرسە سیاسیەکان ڕاوێژ و پرس بەو جۆرە کەسانە ناکەن چونکە لە بەرژەوەندی لایەنە سیاسیەکان ئەدرێت لە بەرژەوەندی کەسە سیاسیەکان ئەدرێت پێیان وایە ئەگەر کەسانی شیاو لە شوێنی شیاو دابنرێت ئەو کاتە ژیانی خەڵک بەرەو پێش دەڕوات بەڵام لەوانەیە بەرژەوەندی کەسە سیاسەکان بکوێتە مەترسیەوە وەکوەم بە ڕێزێش ئاماژەی بۆ کرد ئەگەر کەسانی شیاو لە شوێنی شیاو دابنرێت بە دڵنیاییەوە ژیانی خەڵک بەرەو پێش دەڕوات حکومڕانی بەرەو پێش دەڕوات ژیانی خەڵک زۆر خۆش دەبێت. ئێمە هیوادارین کەسانی شیاو لە شوێنی شیاو دابنرێت تاکو ژیانی خەڵک لەم نەهامەتی و چەرمەسەریا ڕزگاری بێت و کۆتایی بێت. پەیامێم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.